چەندین ساڵە هۆشداری دەدرێتە پارتی وێشێتی کە شێوازی ئێستای حکومڕانی و دۆخی نێوخۆ مەترسیدارە، بەڵام ئەم ئاگادارکردنەوانە هیچ کاریگەریەکیان لەسەریان نەبووە. حیزبولانەکانی دەرەوەی دەسەڵات بە تایبەت کۆمەڵی دادگەری چەندین پرۆژەیان بۆ چارەسەری قەیرانەکان پێشکەش کردووە کەچی هەمویان لەلایەن دەسەڵاتەوە پشتگوێخراون. پارتی وێچێتی دەوی بە خۆیان دابستنەوە هەست بەوەی بکەن کە غەڵەتیان کردیە و حکومڕانەکە ناتان دروست بە ئەو ڕووکوردستان لە قەیرانێکی زۆر گەورە ئەوەدایە دەبی دان بە خۆدا ببرن و بێن داوای لێبوردن بکەن. ئێمە هەر ناکرێ برێن هەردوو حیزبە مقەسەرن، هەموو خەرکە مقەسەرە بێدەنجی ئەو خەرکەی وای لێکردەوە وەسع وای لێبێ. لە نوێترین هەوڵدا دەستەیەک بۆ پاراستنی هەرێم لەم گێژاوەی تێکەوتووە پێکێنراوە کە دادوەر، پەرلەمانتار، نووسەر و ڕێکخراوەکانی تێدایە و ئەمانن کە لێرەدا کۆبوونەتەوە. سەرڕای ئەوەی پرۆژەی ئەم دەستەیە گەیشتۆتە دەستی کەسی یەکەمی هەردوو حیزب، بەڵام جارێکی دیکە فرامۆشکراوە. ئەم بێباکیە بەردەوامە وای کردووە کە ساتیەکان و چالاکانی مەدەنی بگەنە ئەو بڕوایی کاتی فشارکردنی جددی هاتووە. یەکەمین کەس پێمان باش ببینێرین بۆ کەسی یەکەم لە هەردوو حیزبی دەسەڵات لەبەرەوەی پێمان وایە ئەو خاڵانەی کە لەو پرۆژەیە داهاتووە بەوان جێبەجێکرێ. نردمان بۆیان دڵنیا بووینەوە کە بەدەستیان گەیشتووە، بەڵام وەک هەمیشە لە تاقیکردنەوەی نیشتیمانیا دەرنەچوون و هیچ کاردانەوەیکیان نەبوو بۆ پرۆژەکە. دوای ئەوە هاتین سەردانی زۆربەی حیزبە سیاسەکانی ترمان کرد لە هەرێمی کوردستان جگە لەو دوو حیزبەی دەسەڵات. ئەوان بەسپاسەوە هەمویان پشتیوانی خۆیان دەربڕی و هەمویان لەگەڵ پرۆژەکە بوون. قۆناغی ئەوەی کە جەناب تەڵێ وەکو قۆناغی داهاتوو وایە، اینجا ئێستا ئێمە لە سەرنج و تێبینیەکانی ئەم ئامادەبوانی ئێرە سوود وەرەگرین، پرۆژەکە تەکمیلەتر ئەکەین و ئەبێ جارێکی تر بە هاوکاری ئەوانەی کە بەشداریان کردو پشتیوانیان دەربڕیەوە بۆ پرۆژەکە جارێکی تر کۆ ببینەوە هەنگاوی داهاتوومان دیاری بکەین. چالاکان جەخت دەکەنەوە کە چیتر کاتی تکاکردن نەماوە و دەبێت خەڵکیش لە ئاز ئەم بێدەنگی دەسەڵات بێتە دەنگ بە بڕوای ئەوان ئەگەر فشارەکان نەبنە فشارێکی جەماوەری و کردەیی، پارتی وێچێتی بەردەوام دەبن لە پشتگوێخستنی ئەو مەترسیانەی ڕوویان لە قەواری هەرێمی کوردستان کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.